ڕێزان ئەمە کاتی هێنانە ژوورەوەی ئاڵاکەیە بۆ نێو باڵەخانەی ئەنجومەن یاخود بۆ هۆڵی کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە لایەنە سیاسیەکان سەرجەم لایەنە سیاسیەکان لە کەرکووک ئاڵاکەیان هەڵگرتووە لە پارتی لە یەکێتی لە لایەنەکانی دیکە ئاڵاکە هێنە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک و نێو هۆڵی کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگا لەوەتەی دروستبوونی ئەنجومەنەکەومە یەکەمین جارە بە شێوەیەکی فەرمی ئاڵای کوردستان لە پاڵ ئاڵای عێراق دائەنرێت. سەرەڕایەوەی کە ناڕەزایەتیە بوو لە نێو بەشێک لە لایەنە سیاسیەکان لە شاری کەرکووک عەرەب و تورکمانەکان بە تایبەت، بەڵام لە هەمان کاتدا خەڵکێکی زۆر لە پیاوماخۆڵ لە شێخە عەرەبەکان و لە پیاوانی تورکمان هاتنە بەردەم باڵەخانەی پارێزگا بۆ پاڵپشتی لەم بڕیاری ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بڕیاری هەڵکردنی ئاڵای کوردستانە لە شاری کەرکووک لە دام و دەستگا فەرمیەکانی ئاڵای کوردستان هەبووە پێشتر لە زۆربەی شوێنەکان هەبووە، بەڵام بە شێوەیەکی فەرمی لە باڵەخانە و دام و دەستگا فەرمیەکان هەڵ نەکراوە، تەنها ئاڵای عێراق هەبووە. لەوانەیە لەسەر شەقامەکان هەبوو بێت یان لەسەر قەڵای کەرکووک بەر لە چەند ڕۆژێک ئاڵایەکی گەورە هەڵکرا، بەڵام ئەمە چوارچێوەیەکی فەرمی هەیە، ئەمە بە شێوەیەکی فەرمیە و ینی چیدی کەس ناتوانێت بپرسێت کە بۆچی لە نێو باڵەخانەی ئەنجومەنیان لە پارێزگای کەرکووک ئەم ئاڵایە هەڵەدرێت، چونکە بە زۆرینەی دەنگی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاڵاکە بەرز کراوەتەوە، ئاڵاکە هەڵکراوە. ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش گزارش لە دەنگی خەڵکی کەرکووکەکەن و لە خەڵکی شارەکە ئەکەن، بۆیە ئەمە بە شێوەیەکی فەرمی بوو. کارێکی دیکە ئەچمەوە لای هیوا حسامەدین پەیامنێری ڕوودا و لە کەرکووکەوە ئەمە دەکاریەکرێت و کارەکرێت بۆی کە